ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ خوشحاڵم بۆ جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، ئەوڕۆ زۆربەی زۆری مێدیاکان و تەلەڤیزیۆنەکان و ڕۆژنامەکان سەبارەت بە شەڕی دەوڵەتی ئیسرائیل و حەماس قسەکەن. تەبەن ئێمەش لەو بابەتەوە زۆر باسمان کردووە، بەڵام هەڵسانگاندنی جیاواز بۆ خۆی زۆر گرنگە. ئەوە زیاتر لە مانگێکە و شەڕە لە 7 ئۆکتۆبرەوە دەستی پێکردووە و هەتاکو ئێستش بەردەوامە. خەڵکێکی زۆر ئاوارە بوون، خەڵکێکی زۆر کوژراون، بەشێکی لەو خەڵکەوە کوژراون بەشێکی هەرە زۆری بۆ جۆرەوە باسەکرێ 50% ئێوانەوە کوژراون منداڵانن. ماڵوێرانەیەکی زگار زۆری بەدواوە بووە خەتەری ئەوەی کە نیگەرانی ئەوەی کە ئەو شەڕە تەشەنە بسێنێتە ناوچەکە و زیاتر بێ تا ئەندازەیەک هەیە بۆ یەکیش لەو بابەتەوە ئێمە داوامان کردووە لە کاک ئەحمەدی ئەسکەندەری هەڵسوڕاوی سیاسی و شۆڕەبەکاری سیاسی لەسەرم بابەتە باسکەین و زۆر سپاس بۆ کاک ئەحمەد. کاک ئەحمەدیان بەخێر بی بۆ بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بانگێشتنەکەتان و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. کاک ئەحمەد، هەروە لە پێشێکی کا باسم کردەوە زیاتر لە مانگێکە ئەو شەڕە لە ئارادایە. دەوڵەتی ئیسرائیل تا چەنێ بێ و شەڕە ئیدامە پێ بدات؟ دەزانی چی یەکشت بەم شەڕەوە دیار بوو لە ڕۆژێوەڵەوە، ئەویژەوە بوو کە ئیسرائیل خۆی بۆ ئامادە نەکرد بوو. ڕاستە لە 50 ساڵ لەمەوە بەریش لە ساڵی 1973 کە شەڕی ئۆکتۆبر ڕوویدا، ئەو وەختەی شار ئیسرائیل دیارە غافڵگیر بوو، بەڵام ئەو وەختەیان لە بارودۆخێکی ترا بوو، حکوومەتێ لەسەر کار بوو کە پشتیوانی خەڵکی هەبوو، هەرچەند دوایە گۆڵدامایر تووشی کێشە بوو لەسەر ئەو وەزع ئەو غافڵگیر بوونە. بەڵام بە هەر حاڵ وا دەردەکەوت، وا ئەلعانی جوان معلوم بووە کە دەوڵەتی ئیسرائیل پێی وا بوو هەر هیچ شەڕێک نابێ و هیچ خەتەرێ جگە لە موشک لەلایەن غەزەوە نابێ، کە دەرکەوت بە تەواوی هەڵەیان کردووە. ئەوە یەک ئاکامەکەی چی بوو؟ ئاکامەکەی ئەوە بوو کە لە ڕۆژەکانی ئەوڵە سەرلێشێواویە کە ئەبینی بە دەوڵەتی ئیسرائیلەوە، یعنی ئەو دەوڵەتی ئیسرائیلە کە دائیمە ئەگەر شتێکە قەوما خێرا هاتنە پێشەوە ویتە بەڕێک و پێچی کارەکانیان نەبردە پێش، لە پرێکدا تەمەشات کرد تووشی سەرلێشێواویەک بوون. بەڕاستی نیان نەزانی چی بکەن. یەک دوو ڕۆژی پێچ و هەتا دەوڵەتی جەنگیان دروست کرد. من گوێم لێ بوو وابزان ڕۆژی دووەم بوو یا لەوانەیە سێوەم لە کاناڵێکی BBC-ەوە ژێنراڵێکی ئەمریکایی وتی باسی وایان لێپرسی، وتیان ساڵی 2006 کە شەڕەکە قەوما لەگەڵ حیزبوڵڵا یەک ئەسیری ئیسرائیلی گیرا بوو و بۆ ئەو ئەسیرە ئیسرائیل ئامادە بوو 1000 نەفەر ئازاد کە خەبەرنیگارەکە تازەیش بوو دیارە شەڕەکە، هێشتا ئەو جۆرە ئەو دیدە کە ئێستا هەمانە وەختە نەمان بوو بەرامبەر شەڕەکە، پرسیاری لێکردوتی ئێستا زیاتر لە 200 کەس، ئەو وەختە نەیان نەزانی پیانوا بوو 160 کەس، وتی ئێستا 160 کەس ئێوە بارمتەتان هەیە لای فەلەستینیەکان، ئێستا دەڵێن چی؟ کابرا جوابێکی داوە بە بڕوای من جوابەکە هەتا ئێستاژ اعتباری هەیە، وتی پارادایمی ئەم شەڕە بە تەواوی گۆڕاوە، پارادایمەکەی گۆڕیوە، ئیتر ئەو چوارچێوە نییە کە جاری پێشوو بوو کە ئەگەر جارێکیان بۆ تەنها یەک کوشتەی ئیسرائیلی ئامادە بوو ئیسرائیل ژمارەیەکی زۆر زیندانی فەلەستینی ئازاد کە ئێستا ئەوە نەماوە و هەتا شەڕ بەرەو ئێرەش هاتووە ئەومان بۆ دەرەکەوێت. خودی ئەمەش نیشانەدا کە ئێمە لە بارودۆخێکی جیاوازین و بەڵام ئێستا کە شەڕەکە چوەتە پێشەوە وردە وردە لێمان معلوم بووە کە ئیسرائیل خەریکە چیەکە. ئیسرائیل لەسەرەوە ئیترام ڕۆژانە هەموو کە زەونە نەخشەکەی غەزەی دیوە پێم وایە هەمومان لە بەرمانە، لەسەرەوە ئیسرائیل وردە وردە هاتن بەرەو خوارەوە، لەسەرەوە حملەیان دەست پێ کرد، هاتن مەودایەک هاتنەتە خوارەوە، چوونەتە ناوقەدی غەزە. لە ناوقەدی غەزە جادەیەکیان دروست کرد. ئەو ماڵ کاولکردنانە ڕاستە لە ژێرەوە تونێل هەیە و ڕاستە حەماس هەیەوانە ڕاستە، بەڵام ئەوە قسەیە. ئەو کاولیەکات بە بۆڵدەزێر دێنێ و ئەوەڵ ئەیتەقێنێتەوە دوایە بە بۆڵدەزێر تەختێکە بۆ ئەوە کە بەشی شمال و جنوب باشوور و باکوور لە یەک جیا بکاتەوە بە تەواوی.
کە جیای کردەوە ئەم جارەی تر بە دوای ڕێگا حەلێکە ئەگەڕێکە دوایی ئەگەر چوینە پێشەوە ڕەنگە بتوانین قسەی لەسەر بکەین. بە هەر حاڵ ئیسرائیل ئەم خەریکە بە بۆچوونی من نەخشەیەکی بەڕێوە برد کە پێشتر پلانی بۆندا نەڕشت بوو، بەڵام تەبعەن ئیسرائیلەکان لەوەدا زیرەکن کە خێرا ئەکەونە بەرنامەدا ڕشتن، خێرا ئەتوانن جواب بدەنەوە لە شتەکانەوە. ئەوەیە کە وەک ئێوەش باستان کرد ماڵوێرانیەکی ئجگار زۆری لێکەوتووەتەوە. من دوێنێ گوێم لە خەبەرنگارێکی بەناوبانگی سرویسی جەهانی BBC هەیە، گوێم لێی بوو وتی دوێنێ ئێوارە ئیسرائیل ئێمەی بردووەتە ناو غەزەوە بە مەرجێک کە هیچ کەس کامێرای پێ نەبێ بێ کامێرا، بەڵام بە دەنگ قەیناکە بە دەنگ شت زەبتکەی. دەیکوت ئەوەی من بینیم لە غەزە ڕێک ئەوە بوو کە لە سووریە بینی بووم پێشتر، و ئەوەیە کە لە ئوکراین هەموو ڕۆژایی بینین، ینی ماڵوێرانکردن و ئەوە جافەرەکەی ئەوەیە لەوێ ئەوە خەڵک نەکوژە. بەڵێ کاک ئەحمەد، زۆر لایەن بەڕاستی هەقدەن بە ئیسرائیل، ئەڵێن کە ئیسرائیل بۆ پارێزگاری لە خۆی ئەبێ وا بکات، یعنی ئەوە هەم وەکو دەوڵەتەکان بەشی هەر زۆری وڵاتانی ئوروپایی و بەتایبەتیش ئەمریکایش ئەو هەقیان بە ئیسرائیل داوە بۆ دفاع لە خۆی وا بکە. ئەمە دفاعە یاکو داگیرکەریە، چونکی لە دفاعکردنیش بۆ خۆی تعریفێکی هەیە. ئەمە چییە؟ ئەمە شێوێکە؟ دەزانین چۆنە سەرەتا لازمە ئەوە بڵێن کە ئەو حملەیە کە ڕۆژی 7 ئۆکتۆبر حەماس کردی بەڕاستی حملەیەکی دڕندانە بوو، بەڕاستی دژە مرۆڤانە بوو، ڕاستە بەرامبەر بە وڵاتێکی داگیرکەر کراوە کە ئەو وڵاتەی شکاری دڕندانەی کردووە بەرامبەر بە میلەتی فەلەستین، بەڵام ئەمە هیچ لەوە ناشارێتەوە. من لە جێگای تریژ وتومە بە بۆچوونی من لە هەر چوار پارچەی کوردستان سەرڕای ئەو دڕندەیەی کە کۆماری ئیسلامی ئێران، حکوومەتی بەعز، تورکیە، سووریە بەرامبەر بە کوردکردیانە، بەڵام بزوتنەوەی کوردی سەر ڕای جیاوازی بیر و بۆچوون و بیر و باوەڕیان بەرامبەر بە ئەسیری عەرەب، ئەسیری تورک، ئەسیری فارس ئەوەیان نەکردووە. یعنی ئەوان هێندێک سنووری مرۆڤایەتی هەیە کە پێشمەرگەی کورد یا گەریلای کورد نەیبەزاند بەڕاستی. بۆیە چوونی حەماس بەو شێوەیەوە کوشتنی ئەو جوانە ئیسرائیلیانە کە بەشێکیان دایک و باوکیان لە دەرەوە بوون و بە سەفەر چوو بوونەوە بۆ ئەوێ، کوشتنیان بەو شێوەیە کە لە فیلمەکانە هەیە ناتوانانی بڵێ ئەوە نیان کردووە. ئەوە کارێکی زۆر زۆر دڕندانە بوو، بەڵام وەکو وتم دیارە ئەوە ناهێنێ کە تۆ ئەوە بێ کە جێرامەوتم جەرەمی بۆێن لە BBC ئەوەی جێراوتی ئەوە کاولکاریان کردووە. بۆیە نەخیر، من پێم وایە ئەمە بە نیسبەتی ئەوە ینی ئیسرائیل بەو دەسەڵاتە زۆر و بەهێزەوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەتی ئەمە بە دیفاع لە خۆ نییە. بەڵێ ئەگەر دژ بە حەماس کارێکی بکردایە، پێگەی حەماسی بگرتایە، یا تەنانەت هجوومێکی بکردایەتە سەر شوێنێکەوەوانە جێگای دفاع بوو، بەڵام کوشتنی ئەو هەموو ئینسانی سیڤیل و مەدەنیە هیچ ئەوە ناگرێتەوە. بەڵام کاک مەحیا حەز دەکەم ئاماژە بە شتێک بدەم. لەم ڕۆژانەدا ئامارێک بڵاو بۆتەوە کە منەگە گوێم لێگر بەڕاستی داچڵەکەم، ئەویش ئەوەیە مؤسسەیەکەیە لە ئەمریکا بە ناوی گالۆپ. مؤسسەی گالۆپ مؤسسەیەکی ناسراوی نێونەتەوەییە کە ڕاپرسیەکە لە جێگای جیاوازی دنیا. ئەوانش کە بەشداریان کردن لە ڕاپرسیەکەیان، من خانوێکم بینی پرۆفسۆرێک بوو عەرەب بوو خۆی لە یەکی لە زانکۆکانی ئەمریکا تەدریسیە کرد، ئەو بەشێکی جێراوە لەم ڕاپرسیەی گالۆپە. سەیرەکە ئەوەیە لە بینی مانگی جوولای هەتا سێپتامبر کراوە، یعنی لە ڕاستیدا چەند ڕۆژ پێش ئەم حەملە دوایین کاری ڕاپرسیەکە کراوە لە غەزەیش و لە کەنارەی غەربیش و لە بەیت المقدسوانە. جا لەوێ کە دەیخوێنیەوە ڕواڵەتێکت پێدا تۆ لەگەڵ خەڵکێ بەرەو ڕووی، من ئامارەکانم نووسیوە، ئەڵێ بۆ نمونە 57% خەڵکی غەزە پێش ئەم شەڕە 57% خەڵکی غەزە تواناییان ئەوە نەبووە ژەمی خواردنی ڕۆژانەیان بە ڕێکوپێکی جێبەجێ بکەن. زۆر زۆرە.
29 لە سەدیان بۆ شوێنی حەوانەوەی خۆیان کێشەیان بووە. دەزانن ئێستا شێشتا ئەوی کە بە عەرەبی پێڵێن مخەیەم، ینی ئۆردوگا، ینی کەمپی ئاوارە ئەوانە ئێستای شەیە. ئەمجار ئەڵێ 36% تووڕە بوون لە بارودۆخی خۆیان پێش ئەم شەڕە، پێش ئەوەی شەڕەکە دەرگیر بێ، و 28% تەنیا پیانوا بوو ئێرانیش پرسیاریان کردە ئەتوانێت پشتیوانیە بکات لەمانە. پێش ئەم شەڕەیش، یعنی هەتا سپتامبری ئەم ساڵ 2022 لە ئیسرائیلیەکان 25 ئیسرائیلی کوژرا بوون و 189 فلستینیش کوژرا بوون. یعنی ئەم ساڵی 2023 پێش شەڕەکە ساڵێکی زۆر خوێناوی بوو بۆ ئیسرائیل و بۆ فلستینیەکانیش. جا بۆیە ئەو زەمینەیە ئەیدا بە جەریانێکی تندڕەوی ئیسلامی وەکو حەماس کە کەڵک وەربگرێت لەوە تۆ چیەکەی لە جوانێکی ئەجگار زۆر نیوەی زۆری، یعنی زۆرینەی خەڵکیین جوان گەنجن لە غەزە، گەنجێکە ئومێدی نییە، خواردنی نییە، سەرپەنای نییە، باشە کاریش خۆ نییە. ئەی چی هەیە؟ دۆلار هەیە لە ئێرانەوە دێ، جمهوری ئیسلامی بۆیە نێرێ، دۆلار هەیە لە قەتەرەوە دێ، لە وڵاتانی ترەوە دێ، ئەیدەن و ئەیانکەن بە سەربازی حەماس و ئەمجار مەدرسەی زۆرە فێری ئەنواعی تندڕەویشیان ئەکەن، ڕایانە کێشن بۆ ئەوە ئەمێنێتەوە زۆرینەی خەڵکەکە کە ئەم زۆرینە ناڕازی بوون لە دەسەڵاتی سیاسی حەماس، بەڵام هیچ دەسەڵاتێکیان نەبووە، خۆ هەڵبژاردنێکی ئازادانە لەوێ نەبووە. ئەمجار ئیسرائیلیش بەو وەز ئەوە کە دروستی کردە کە ئیترم قسە هەموو کەس کردوێت ئەم بینەکە گەورەترین زیندانی بێ سەقفی دنیاە، 2,200,000 کەس لەویا بوون، هەموو ئەمانە دەستی داوە بە دەستیەکەوە بۆەوە ئەو بارودۆخە بگونجێنێت. جگە لەوەی بە یەک شتی تر کۆتایی پێبێنم، تلویزیۆنی سوئێد لەگەڵ خانمێ قسەی کرد کە خانمێکی ئیسرائیلیە لە تەل ئەڤیڤ قسەیە کرد، بەرپرسی ڕێکخراوێکە بە ناوی خانمەکە ناوی درور سادوتە، درور سادوت بەرپرسی ڕێکخراوێکە بە ناوی بتسەلێم، نازانم بە ئیسرائیلیە بە عیبریە یانی چی، ڕەنگە معنای سوڵح بێ لە ئەیرانی سوڵح. ئەوە باسی ئەوەیە کردی بابە پێش ئەم شەڕە ئەوانەی کە نیشتەجێبوونەکانی عەرەبی پێڵێن مستەوتەنات، ئەوانە کە بە زۆر جوولەکان ئاوردە لە جێگای فەلستینیدا ناو فەلستینیان دەرکردووە، دەکوت ئەوانە چەکیان بوو بە چەکیانەوە ئەچوون تەقیان لە خەڵکی فەلستینیەکە، نە لە غەزە، لەو لە بەری ئیسرائیل تەقیان لە فلستینیەکانە کرد، لیانە کوشتن، ماڵیان ئەڕووخاندن و دەوڵەتی ئیسرائیلیش هیچی پێ نەدەکوتن. یعنی تۆ ئەم بارودۆخەت ئەگەر لە بەرچاو بێ ئەمجارە ئەو پرسیارە دێ کێ پارێزگاری لە کێیەکە، یعنی چی پارێزگاری لە خۆکردن ئەوەیە. بڵێ ئێوە ئاماژتان بە ئێران کرد کە بە دۆلار و بە ئیمکانات بە گروپە چەکدارەکان لەوانە حەماسیش یارمەتی داوە. بەڕاستی حەماس دواتر واردی ئەم پرۆسە بوو، پێشتر بەهۆیەوە حەماس لە بنەڕەتەوە لە ئەخوانە مسلمین بوو، بەڵام بەهۆی شکستی ئەخوانە مسلمین لە مصر و لە زۆربەی وڵاتانی عەرەبی تقریبەن ئەو پێگەی نەبوو کە بتوانێت یارمەتی ئاوا گەورەی مادی بدات. بەڵام هەموو شتەکان ئیشارە بەوەکەن کە ئێران دەستی بووە لە ئیمکانات و دانانی ئیمکانات حتا بۆ دروستکردنی ئەو موشەکانەی وە 5,000 موشک لە ڕۆژێکە کەم نییە، لە ڕۆژەکانە لە ماوەیەکی زۆر کورتی ڕۆژێکە کاڕاستەی ئیسرائیل کرا. بەڵام شتەیەکی زۆر سەیرەوەیە کە هەم ئەمریکا و زۆربەی وڵاتان پێش لەوە ئێران بۆ خۆی بڵێت کە من دەسمتیانە بووە یا هیچ خاڵەتەکەم نەبووە، ئەوانتیانە ئێمە مەدرەکمان بەدەستەوە ئێران هیچ دەستێکی تیانە و ئەخیرەنیش سەرۆکی حیزبوڵڵا نەسڕڵڵا ئەو ئەوش باسیەوەی کردووە کە ئێمە ئاگدار نەبووین و ئێرانیش ئاگداری ئەو شەڕە نەبووە. وایە بەڕاستی ئایا واقعان ئێران ئەم پاساوە بۆ چییە؟ یانەوێ ئێران بخەنە ئەو لاوە بیخەنە پەراوێزەوە بڵێن خاڵەتی نەبووە، مشکلەکە چییە؟ مشکلەکە ئەوەیە کە نە ئەمریکا ئەوێ شەڕێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕا ساڵگەرسێ و نە ئێرانیش پێی خۆشە بکەوێتە شەڕێکەوە، یعنی هەردوو لا
خۆیان ئەدزنەوە لە شەڕکردن ئەوە مشکلی ئەسلەکە ئەوەیە بەڵام بەڕاستی زۆر زەحمەتە ڕەنگە ئێمە 10 ساڵ 20 ساڵی تر لە بیرەوەری کەسەکانە یان لە دەرکەوتنێ بڕێ بەڵگەنامەی ناوخۆیی بۆمان دەرکەوێت کە ئایا ئێران بەڕاستی ئاگای لەمە بوویانە زۆر کەس ئەڵێن بۆیە وە پەشۆکە ئیسرائیل لەبەر ئەوە هەواڵەکە وەها نهێنی ڕاگیرا بوو کە لەوانەیە ئێرانیش نەیزانی بێ ئەمە ئایا معنایەوەیە کە نازانم فەرماندەی سوپای قوچیش نێزانی و خامنیش نێزانی من نازانم خۆی ماگەمان لەوانە نییە بەڵام زۆر وازح نییە ئەوە وانە ینی تەحلیلەن زۆر کە زەڵێ بەڵێ بە فەرمانی ئێران وایان کرد دەزانی ئەوی کە ئێران پشتیوانی حەماسە خۆ هیچ کەس لەوە نەکولی ناکە ئەوەی کە ئێران پێی خۆش بۆ حملە و کوشتاریان کرد ئەوەیشیانە پێ خۆشە ئەوە جیاوازە لەوەی کە ئایا ئێران وتی بچن ئەو ڕۆژە بچن و ئەو کارانە بکەن دەزانی کاک ئەحمەد دەبەداوای لێبردن هەرماوەیە لەوە پێش لە ڕابتە لەگەڵ ئەو نێوان خۆشیەی بینی ئیسرائیل و عەرەبستان لە سخەنڕانیەکە کە خامنەی ئەیکات باسیەوە کاڵێەوە خەریکن لەسەر ئەسپی دۆڕاو سەرمایە گوزاریەکەن ئەوە مۆزوعێکە کە لە ئەوروپا زیاتر بەکاریە بن ئەو منزوری ئەوە بوو ئیسرائیل دۆڕاوە ینی هەر زۆریش بینی نییە بینی ئەو قسەی خامنەی لەگەڵ ئەوەی کە هێرش کرایە سەریان ئایامانە ڕاستە دەتوانێت ئەوانە بۆیە عەرزم کردی من نازانم ئایا خودی خامنەی خەبەری بووە یاننا ئەخرەوە فەرقیەیە کەسێ فەرماندەیەک کەسێکیان ناردە بێ کوتوێتیان قوربان ئەوە ئاگادار بن ئێمە لەم ڕۆژانەدا کارێکمان بەدەستەوەیە زانی ئەوە لەو نوعشتانە دەکرێت ئەوە ئێستا وەختی نییە پێم خۆش نییە وەختەکە بگرم وەختی خۆی سەفیری ئەمریکا لە عێراق سەدام حوسێن بانگی کرد و خانمێک بوو بە ناوی ناوەکەی نازانم شۆرەتەکەی ئەپریل بوو لەگەڵی پرسیاری لێ کرد و وتی ئەگەر ئێمە بچینە دەرەوە بەرەو سنووری وڵاتێکی ترچین ئەمریکا کاردانەوەی چۆنەوێ ئەو خانمە چاوەڕوانی ئەو سوالە نەبوو وتوی ئێمە دەستێوەردان ناکەین لە کاروباری وڵاتەکانە سەدام حوسێن وای تەفسیر کرد کە ئیجازەم هەیە بچمە ناو کوێت مەبەستمەوەیە کە کوێیتەوە مەبەستمەوەیە کە ئێمە ناتوانین بەڕاستی بەڵام ڕاستە ئەوە وەکو نیشانەیەک زۆر کەس ئاماژەی پێکرد دەزانیت چۆنە ئەوی کە حەماس کردی لە غەزە ڕێک ئەو کارەیەکە جمهوری ئیسلامی لە ئێران کردوێتی ئەویش ئەوەیە دەرامەتی نەوت و دەرامەتی ئەو دەرامەتی کە ئێران هەیەی لە باتیەوەی بۆ مەدرسە و بۆ خوێندنگە و بۆ نازانم بیمارستان و بۆ خەڵک بەکاری بووە خەریکی دروستکردنی بۆمبی ئەتۆم و موشک و کۆمەکردنە بەم هێزانی دەوروبەری خۆی حەماسیش ڕێک ئەو کارەی کرد حەماسیش معلوم نییە ئەم ملیۆنها دۆلارە لەوانەیە 100 ملیۆن دلاری خەرج کردووە بۆ دروستکردنی تۆنێل وەکو ئەرزم کردی 57% خەڵکی ئەو غەزە کە ئەو تونێلی لە ژێریا دروست کردووە نەیانتوانیوە سێژەمەکە بە ڕێکوپێکی بخۆن ویا خانوویەک نەبووە کە 29% خانوویەکیان نەبووە بە ڕاحەتی تیادا بنیشن ئێمە معلومە کارەکە چییە بۆیە مەسەلەکە ئەوەیە کە ئەمریکا نایەوێ شەڕ بکە بۆچی نایەوێ شەڕکە یەک لەبەر ئەوە ئەو ئەبەر قودرەت بوونەی دنیا نەماوە ئێستا یەک وەخت دنیا دوو ئەبەر قودرەت بوو شوروی ئەمریکا بوو شوروی ڕووخا بوو بە یەک جەمسەری زۆری پێ نەچوو یەک جەمسەریەکە تێک چوو ئێستا هەم چین هەیە هەم رووسیا هەیە سەر ڕایەوە کە لە قوڕی ئوکراینە چەقیە بەڵام هەر هێزێکی گەورەیە ئەم جار وڵاتانی تر هەن برێزیل هەیە ئەفریقای جنوبی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم عەرەبستان هەیە هەم ئێران هەیە هەم تورکیا هەیە ئەم چەند جەمسەریە کە دروست بووە وای کردووە ئەمریکا وەکو جاران نییە بتوانێت شەڕێ دەست پێ بکە و ئەوەندەشی هێز ببێ کە شەڕەکە ڕایشی بگرێ دەزانی ئەوە لایەنێکێتی بەرژەوەندی ئەمریکا ئەوە ناخوازیێ خودی دەوڵەتی ئەمریکایش ئەلعان تووشی کێشەی قورسە ئەلعان هەر ئەمڕۆ کە ئێمە قساکەین کوڕی بایدن و کچی ترامپ و کوڕی بایدن کاریان کێشایەتە دادگا بۆ ئەوە سوء ئیسفادەیان کردووە و خەریکن باوکی هەردووکیان تێوەتلیان کەرچەند ترامپ خۆیەوە تێوەتلاوە مەبەستمەوەیە کە دەوڵەتی ئەمریکاش
ئەو دەوڵەتە قەدەر قودرەتەی جاران نییە کە بتوانێ ئەو کارەکە. بەڵام ئەوە ڕاستە ناوی هەواپەیمابەری نردووە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەم لە دەریای مەدیتەرانە دایناوە، هەم لە خەلیجیش دایناوە. ئەمە بۆچییە؟ بۆ ئەوە ئیختار بدا بە توندڕەوەکانی ئێران و لایەنەکانی تریش کە ئاگاتان لە خۆتان بێ، وان نییە کە ئێم نەتوانم کارێ بکەین، حتمما کارێکەکەین و ئەگەر ئێوە دەست لە خەتا بکەن ئێمە خلاصە بەڕاحەتی دێتان قبول ناکەین. جا بۆیە ئەوە لایەنی ئەمریکاییە. لایەنی ئێران بە بۆچوونی من دوای شۆڕشی ژینە ژنجیان ئازادی، ئێران لەوە لاوااسترە بەرگەی ئەوە بگرێ بۆمبارانی بکەن لەم لاولەولا، چونە زانێ بۆمبارانکردن یەکسانە لەگەڵ ئەوەی کە خەڵک ڕائەپەڕن. ئەم جارە لاوازی هەستپێەکەن لە ناو ئێرانە و ڕائەپەڕن. بۆیە ئێوەش ڕەنگە گوێتان بوو بێ لە قسەکانی جەوادی زەریف، وەزیری پێشووی خارجە. جەوادی زەریف دوێنێ قسە و باسێکی کردووە و شتێکە گێڕێتەوە کە زۆر کەس بەلایەوە تعجبە چۆن شتی وابێ. جەوادی زەریف بەڵێ ئەگەر ئێران تەحریم کرا ئەوە خەڵکی فەقیر و هەژارن تەحریمەکە لە سەریانە چێتە پێشەوە، نەک ڕەهبەران. ئەگەر بۆمبارانیش بکرێ، ئەگەر شەڕ بکەین، بۆمبارانەکە خەڵکی فەقیر و هەژارەگرێتەوە. ئەڵێ بابە وان مەکەن، ئەو نەممە فشارمێنن بۆ ئەو هێزانەی کە لایەنگری ئێمەن شەڕیان پێ بکەن و شەڕیان پێفرۆشن، چون ئەمریکا ممکنە بە حسابی ئێمەی دابنێ و بەکە حسابی ئێمەی دابنێ ئەگەڕێتەوە. جا ئەمە من پێم وایە تەسادفی نییە و قسەی زەریف، ئەمە نیشانەی دوو بۆچوونە لە ناو سیستمی سیاسی ئێرانە و زەریفیش بە کەسێک مەشهور نییە کە دوور بێ لە خامنەی و زدی خامنەی بێوان نییە. ئەمە ئەوەیە کە بابە مەکەن، شەڕەکە مەکەن، بەڵام لایەنێکی توندڕە و لە ئێران هەیە زۆر حەزی لە شەڕە، هەروەکو لە ئەمریکاش تەوان هەیە. ئەلبەتە بڕێک تۆری های توتە هەیە، نازانم چەندە ڕاستە نا هەمیشە هەیە. ئەخباسی ئەوە کاتەڵێ مەسەن گومبەدی ئاهەنینی مەسەن ئیسرائیل چۆن ئاگای لەو شەڕە، چۆن لەو هێرشە نەبووە، ئەوان دەتوانن جاری وایە بە نەفەر بزانن لەکوێ و لەکوێ نیە، یاکو هەر شتێکی تر کە زۆر سەیرە کە دوایی دینە سەر مۆزوعش بەڕاستی مەسەلەی ئەمریکایە. ئەگەر لە بیرتان بێت تقریبەن مانگونیوێ 2 مانگ لەوە پێش نەوەڕ زیاتریش هێزێکی 2000 نەفەری ئەمریکا هاتە منطقەی کوردستانی باشوور. زۆربەی خەبەرنگاریەکان باسیێوایان کرد کە ئەو هێزە هاتووە و معلومیش نەبوو بۆ چییە. بەڵام ئێستا ئەو ئامادەگیەیە کە ئەمریکا لەو ناوچە هەیەی بە دلیلەوە خودی عێراقیش زۆریان بە ئەمریکا ناڕازین و جاجاریش موشەکوشیوە بۆ نێرن. وەزعیەتی ئەمریکا ئێستا لە چ ئاسێکایەوە بینین دوێنێ پێرێ لە ئەو پایگانەی وا لە نزیکی فڕۆکەخانەی هەولێر هەیەی چەنددارە درۆنیان بۆ نردون کە قسویانت خوارەوە، پێشتری چەند جار موشکباران کراون لە بنکەکان لە عینەدین عین الأسد و لەلایەکی تریشەوە تورکیا بە چڕی خەریکە ڕۆژاوای کوردستان بۆمبارانەکە بەشێکی زۆر لە بنەما ئابوووریەکانی لە ناو بردووە، بنەما ئابوووریەکانی بەشێکی نەوتەکە بەڕاستی دەسەڵاتەکەی بەسەریە لەلایەن ئەمریکاوەیە و بە مفتە ئەچێ بۆ ئەمریکا. ئەمانە چۆن لێکە دێتەوە کاک ئەحمەد؟ ئایا ئەمریکا ئاگداری ئەوە بووە یا چۆن ئەم وەزعینەکە کە پەرە نەسێنێتە شەنە نەسێنە نەبێ بە ناوچەی؟ دەزانی ئەوەی ئەمریکا معلومە لە وەختی خۆی لە چەند ڕۆژێک لە وەڵام هەفتە زیاتر لە مۆبەربوو لە حوسیەکانی یەمەنی شەرموشێکێکیان ئاراستەی هین کرد، ئیسرائیل کرد، بەڵام تەبعاً زۆری پێ نەچوو کە قسییانە خوارەوە. ئەو گومەزی ئاهەنینە بۆچی نەیتوانی هەمووی بگرێ؟ خۆ لە ڕۆژی ئەوڵیشۆ معلوم بوو کە ئەو گومەزە ناتوانێت ئەگەر 1000 دانە موشک فرێبدەی هەر هەزارەکەی بگرێ، ممکنە 950 بگرێ، 960 بگرێ، بەڵام 30 دانەی هەر ئەڕوا و ئەمە لاوازیەکەیەتی تەبعاً. بەڵام ئەوەی کە ئایا ئەمریکا ئەیزانی یا چۆنزانی ئەوەیش پرسێکە ئاسان نییە جوابدانەوەی، بەڵام گومانێک پەیدا بووە لەوە کە ئیسرائیل چۆن ڕێگایدا، دەستگای ئەمنیەتی ئیسرائیل چۆن ڕێگایدا فستیواڵێکی جوانان بەو هەموو جوانەوە لەو ڕێگا نزیکەوە کە ئەیانزانی
بە موشکی زۆر کورت ماوەیش ئەتوانێت کورت بردیش ئەتوانێت بگاتە سەریان بۆچی ئیجازە ئەواندا و مۆزوعێکە بەجێی خۆی بەڵام حملە بۆ سەر ئەمریکایەکان ئەم ڕۆژ بووە ئەم ڕۆژ دوو موشک بەرەو فڕۆکەخانەی هەریر لە باشووری کوردستان کراوە کە ئەڵبەتە نەزەرەری زیانی بووە نەزەرەری گیانی بووە و دووبارە هەر ئەمڕۆ ئەمریکا هجومی کردووەتە سەر چەند بنکەی سەر بە ئێران لە سووریە و ینی ئەمانە ئیدامەی هەیە و وەزیری دیفاعی ئەمریکاش اختاری داوە ئەم اختارانە هەیە وەزیری دیفاعی اختاری داوە سقەزا ترسەکەی جەوادی زەریف هەر ئەوەیە کە مەکەن ئەم کارانە مەکەن بەو جەماعەتە لە عێراق بڵێن وا مەکەن ئاخر تۆ دوو موشەکە نێری سیانە نێری چوارە نێری نەکەس بریندارە بێ نە دیوارێک ئەڕوخێ نە هیچ شتێ هەر بۆ بڵێ موشەکەم هەیە بەڵام زەرەرەکەی گەڕێتەوە بۆ ئێمە یان لەوانەیە بگەڕێتەوە بۆ ئێمە بەنسبەتی تورکیە و تورکیە بە تەواوی جیاوازە تورکیە خەریکە سوء ئیستفادەکە لە وەزێک کە پێکاتووە من ئەمڕۆ خبرێکم دی زۆر دایسڵەکانم بەڕاستی ئینسان مرۆڤ تووشی شۆکەکە ڕێک ئەو کارە کە ئیسرائیل خەریکە لە غەزەی کا بەرامبەر بە ماڵی فلستینیەکان ڕێک ئەو کارە ماوەیەک لەمەوبەر تورکیە کردێتی لە ماڵێک لە یەکێ لە گوندە نزیکەکانی شاری دیاربەکر ئامێت باشە ئەوە خبری ئەمڕۆی تەلەڤیزیۆنی ڕوودا و بڵاوی کردوێتەوە لەگەڵ کابرا قسەیان کردووە ئیتهامی کابرای خاوەن ماڵ ئەوەیە کە تۆ جەنازەیەکت تەرمێکت شاردووەتەوە لە ژێر ماڵەکەتە و ئێمە ماڵەکەی تۆ ئەڕوخێنین بۆ ئەوە ئەو تەرمە پەیدا بکەین ماڵەکەیان ڕوخاندووە بە بۆڵدەزێر تەختیان کردووە هەڵیان کەندووە و هیچ تەرمێکیشیان نەدۆزیوەتەوە یعنی تۆ تەسەوری بکە ئەمە داگیرکاریە من مطمئنم لە دێهاتی ئانکارا و کارە ناکەن لە دێهاتی ئیستانبول و لە دێهاتی بەشە تورکەکە و کارە ناکەن یعنی وا ماڵی خەڵک ئاوە بە بۆڵدەزر تەخت ناکەن بەڵام ئەو کووردە ئەمە کوردستانە سەر بە شتێکە جا هەمان تورکیە ئێستا خەریکە لەم کێشەیە کە پەیدا بووە و هەموو کامێراکان ڕوویان لە غەزەیە خەریکی کاولکاریە لە ڕۆژاوا هەر لە ڕۆژی ئەوەڵ و دەستی پێ کردووە جێگای کارەبا و بەرقەکانیانی بۆمباران کردووە جێگای ئاو گەیاندنیانی بۆمباران کردووە چەندین کەسیان کوشتووە هەرماوەیەک لەمەوبەر ئامۆزایەکی کاک عومەر شێخمووس خانمێکی ئامۆزای کاک عومەر شێخمووسیان تێرۆر کردووە لە بەو درۆنانە کە ئیسفادەی لەکەن ئەمە کاک مححێ دای بنێ لەگەڵ ئەو فەزای کە ئێمە لە ڕۆژەڵاتی لە تۆزە گەورەتر لە دەرەوە هەمانە ئازەربایجان لە ناگۆرنۆ قەرەباغ 100,000 ئەرمەنی ئەوەڵ شەڕێکی کرد ژمارەیەکی لێ کوشتن 100,000 ئەرمەنیان گواستەوە یعنی گواست چییە مەجبوریان کردن بەجێ ناگۆرنۆ قەرەباغ بەجێ بێڵنچن بۆ ئەرمەنستان هیچ کەسیش باسی ناکە لە هیچ کوێ دیار نییە بۆیە سازدانەکەی ئەوە زۆر جیاوازە بەڕاستی ئەو بەڵێ مەبەستمەوەیە کە تورکیە تەخەسوسی ئالەم کارانە هەیە تورکیە کە خۆی لە ڕۆژاوا ئاوای کردووە ئەلعانیش باشووری کوردستان هەر بە درۆنەچێ تێرۆرەکە و خەڵکە کوژێ نەک خانووی ئەو کابراکە عرزم کردی چەندین منتقەی تەخت کردووە لە باکووری کوردستان ئێستا فرمێسکە ڕێژێ بۆ ئەوە کە ئیسرائیل لە غەزا ئاواکە و ئەردوغان دەڵێ منی تر نەتانیاهو نابین ینی ئەوی کە لە ئوروپا پێی دەڵێن دابل ستاندارد ئەم دووفاقیە کە مافی مرۆڤ جیاوازە مافی مرۆڤ بۆ ئەو کەسانە کە ئێمە خۆشمانەوێن ئەوە بەڵێ مافی مرۆڤە بەڵام ئەوانەیە کە ئێمە خۆشمان ناوێن لیان گەڕێ مناڵی کورد و ژنی کورد و خانووی کورد و پیاوی کورد و بە ساڵاچووی کوردەوانە هیزین با بکوژێن چون دژ بە ئەردوغان و دەوڵەتی تورکیان بەڵام لە غەزە چونکو حەماسە چون حەماس ئیخوان الموسلیمینە چون ئەردوغان و ئاکەپە و قەتەر و ئیخوان الموسلیمین ئەمانە براییەکەن نابێ کەس دەست لەوانە بدا کە هەڵبەت من لەگەڵەوەم کە نابێ ئەو تاوانانە بکرێ بەڵام مەبەستم لە ڕۆڵی تورکیایە لێرە بۆیە ئەمە وای کردووە کە ئەمریکاش بەداخەوە لەبەر بەرژەوەندی خۆی بەرژەوەندی ئەمریکا وای کردووە کە پێویستی بە تورکیە هەیە لە منتەقەیەکی هەستیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە شەڕی ئوکراینە لە شەڕ لەگەڵ داعشە لە شەڕەکانی ترا لە پەیوەندی لەگەڵ ئێرانە لە پەیوەندی لەزم مەسەلەی قبرس و ئیسرائیل و کە تا ئێستاش دۆستیان بوون هەموو ئەمانە ئەمریکا و ئەندامی ناتۆیشە تەبعەن
ئەمریکا کاری پێێتی و ناتوانێت ئەو جۆرەکە بۆ وڵاتێکی تر هەڵوێز نیشانەدا وا بکە. بەڵێ ئەلبەتە تۆزێکیش تونندڕەویان کرد لە بیدایەتی شەڕەکەەوە، هاتن خەڵکێکی زۆریان کۆ کردەوە هەمویان بە ئاڵای فەلەستینەوە و لەوێ تۆزێکیش تند بەرامبەر بە ئیسرائیل هەڵوێستیانگر. بەڵام لەو کۆبوونەوەی خێری وەزیری دەرەوەی ئەمریکا کە لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیە کردی تۆزێک وەسعەکەەوە دیارە ئارام بووتەوە. بەڵام لەوێ شتێکیان کرد کاک ئەویش ئەوەیە کە وەزیری خارجەی وڵاتێکی بۆ وڵاتێکی تر وەزیری خارجە پێشوازی لەیەکە. بەڵام ئەمان جێگری ئوستاندار جێگری پارێزگاری وەبزانام خەتایە ئەوەی کوێە ئەو ئوستانە ئەویان نات بۆ پێشوازیکردن لە بلینکن بۆەوە کە بڵێن ئێمە تووڕین لێتان بەرامبەر بەمینە. یعنی ئەوەش تورکیەی کا و ئەمریکا لێ قبوڵەکە بەو دەلیلانە کە عەرزم کردی. بڵێ بڵێ مەسەلەیەکی تر کە هەربینەوە سەر شەڕی دەوڵەتی ئیسرائیل و حەماس پێتان وایە بەو شێوەوە بخۆیان دایان ڕشتووە چێتە پێشەوە یاکو لەو حەدە بچێتە دەرەوە و کۆنتڕۆڵیان لەدەست دەرچێت؟ دەزانی هەمیشە خۆی وا بووە کە لە شەڕە قورسەکانە شەڕە گەورەکانە دەست پێکردنی شەڕ ئەزانن و بەرنامەی بۆ داڕێژن، بەڵام هیچ کام لە هێزەکان هەزار هێزی گەورەش بێ نازانێت چۆن کۆتایی پێدێ. بینیمان کە ئەمریکا لە ئەفغانستان چی بەسەرهات، بینیمان پێشووتر ئەمریکا لە ڤیەتنام، پێش ئەوان فەڕەنسا لە ڤیەتنام، دوای ئەوە شەڕەکانی تر سەدام لە شەڕی ئێران و عێراقا کە دوای ئەلبەتە خومێنی کردی بە شەڕی خۆی. هەموو ئەمانە کە دەستیان پێکرد بەڕاستی نازانی بەرەوەی کوێڕوە. ئێستا بەڵام یەکشت ڕووی داوە، ئەویش ئەوەیە کە هەتا پێش ئەم شەڕە ناوی چییە نەتانیاهوو یەکێ لە ناخۆشەویستترین سەرۆکوەزیرانی ئیسرائیل بوو و نەتانیاهوو هەموو ڕۆژانی شەممە خۆپیشاندانەکرا لەبەر دەفتەری کارەکەیە و لەبەر ماڵەکەیە. ئێستا ئەم خۆپیشاندانانە کەمی کردووە و کە کەمی کردووە، بەڵام وردە وردە خەریکە لە ژێر پەردەیەکی ترا بەڕێوەچێ. ئەویش ئەوەم بنەماڵی ئەو کەسانی کە هینیان هەیە، بنەماڵی ئەو کەسانی کە بارمتیان هەیە بەدیل گیراون، ئەوانە چەند خۆپیشاندانەکەن لەگەڵ ئەوانە خەڵکانێکیش کە لایەنگری ئاشتین و خەڵکانێکە پیان وایە کوژرانی ئەم خەڵکی سیڤیل و مناڵانە لە غەزە تاوانێکی گەورەیە، ئەوانیش خەریکن چنە ناو خۆپیشاندانەکەەوە. تەنانەت یەکێکی وەکو ئۆلمێرت کە پێشووتر سەرۆکوەزیری ئیسرائیل بووە، دوێنێ لە چاوپێکەوتنێکە لەگەڵ BBC-ە باسی ئەوەیە کردوتی ئێمە لە هەنگری چارەسەری دوو دەوڵەتین، یعنی دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی فەلەستین دروست بێتەوە. هەرچەند ئێستا ئەمە زۆر زۆر کز بووە، تەنانەت لە ناو فەلەستینیەکانیشە ئەلان پشتیوانی لە دوو دەوڵەت زۆر کز بووە، چۆن لەوە خەریکە نابوتمانەکە دوو دەوڵەتی چی خۆ ئەو هیچی بۆ نەهێشتینەتەوە. بۆیە ئێستا خەریکن، یعنی چەند شت هەیە. یەک ئەو دابشکردنە کە عەرزم کردن سەرەوەی غەزە بە تەواوی جیاکراوەتەوە لەگەڵ خوارەوەی. ئێستا قسە لەسەرەوە وەڵان سەرەوە چی لێ بکە ئیسرائیل؟ ئەچیتە ناوەوە سەربازی ئیسرائیلە چێ لە کۆڵان و خیابانەکانە ئەمێنێتەوە، خۆ ناتوان نەو کارە بکەن. ئەی کێ بچێ؟ هیچ دەوڵەتێکی عەرەبی حازر نییە سەربازی خۆی بنێرێ بۆەوێ. لەبەر خاتریەوە هەر دەوڵەتێ سەربازی خۆی بنێرێ، من قسەی ئێستاکەم لە سیاست تا ئاڵوگۆر دێتە پێشەوە، ممکنە هەفتەیەکی تر بارودۆخەکە جۆرێکی تری لەوێ. بەڵام هەتا ئێستا نە عەرەبستان، نە میسر، نە ئۆردۆن، نە وڵاتانی تر ئامادە نین سەربازی خۆیان برێرن کۆنتڕۆلیەوێ بگرن بەدەستەوە. ئەی باشە چی لێەکەن؟ ئایا هێزێکی نێونەتەوەیی ئەچێ؟ ئەگەر هێزێکی نێونەتەوەی چوو بۆ غەزە، ئایا بەرەو ڕوو نابێ لەگەڵ وەزعێکا کە ئەم جارە خەڵکەکە دژمنایەتی ئەوان کە ئەم جارە سەربازی ئوروپایی و نازانم ئەمریکای لاتین و کۆکۆکۆوانە لەوێ بکوژێ بکەونە بەرپەلامار و ڕقیکین. یعنی ئەم کوشتارەی کە حەماس کردی لە ئیسرائیلەکان و دوایەوە ئەم بۆمباران و کاولکاریە کە ئیسرائیلێکە کۆمەکی کردووە بەوە قین و ڕق لە یەکتر لە بینی جوولەکە و مسلمان، لە بینی عەرەب و ئیسرائیلی وەها قۆڵ بووەتەوە
کە وەک ئەڵێن پێرسپێکتیڤ یعنی بەرژەوەندی ئاشتیەک لە بینی ئەم دوو میلەتە دوورتر کەوتوێتەوە لە جاران. یعنی ئەوەی کە جاران مححمود عەباس ئەیتوانی بڵێن یەکێ بێن لە مححمود عەباس بێنێلعان مححمود عەباس یەکێ لە ناخۆشەویستترین ڕێبەرانی ئیسرائیلە لەبەرەوە هیچی ڕێبەرانی فەلەستینە بڵێ لەبەرەوە هیچێکی وای نەکردووە دەی ئەی چی لێەکەن ئێستا ئایا ئەیدەنەوە خۆ حەماس نایدنەوە بە حەماسەوە معلومە دەسەڵاتی ئازادیخوازی فەلەستینیش توانایی ئەوەی نیە ڕێگاشی نادەن بەردبارانیانەکە لەگەر بچنەوە غەزە ئەوانیش قبول ناکەن وەک عەرزم کردی عەرەبەکانیش نایکەن ئەی چی لێەکەن ئێستا گیریان خواردووە خودی ئیسرائیلیش گیری خواردووە بەدەست ئەوەوە و مفسرینی ئیسرائیلی نەک عەرەب و خەڵکی ئوروپایی مفسرینی ئیسرائیلی لە بەیت المقدسەوە لە تەلاڤیڤەوە لە شارەکانی تری ئیسرائیلەوە کە دێنە سەرم کاناڵە ئوروپاییانە قساکەن هەمویان ئەڵێن ئەو ڕۆژە شەڕەکە بوەسێ ئەو ڕۆژە ئیتر تاڵترین ڕۆژەوێ بۆ نەتانیاهو لەبەر ئەوەی تر خەڵک یەخەیەگرن سەرڕای ئەوەی کە چیقجا بۆیە ئەمە زۆر زۆر ئاڵۆزیە ئەمریکایش ئەزانێ کە ئیتر وەزعەکە وەکو پێشوویش نابێ بەڵام ئەی چی ئەبێ ئەلان لەو مەرحەلاین کە زۆر زۆر زەحمەتە پێشبینی کردنی ئەخ لەو کۆبوونەوەی دوێنەی گروهی حەوت لەوێ بە ڕاشکاوی ئەمریکا ڕایگەیاند کە ئێمە ئیجازە نادەین غەزەدا ژیر بکرێ وەکو ببێ بە بەشێک لە ئیسرائیل بەڵکو ئەبێ هەر وەکو خاکی فلستین بمێنێتەوە جاچی لەیەکەن بە قەولیەوە فەرموتانەوە معلوم نییە بۆ خۆشیان سەریان لە شێواوە باسی ئەوە ئەکرا کە بیدەنە دەر دەسەڵاتی ئەوەی وا مححمود عەباسوانن لە کەنارەی غەربی بەڵام بەو شێوە ئێوەش باسان کرد ئەوانیش بۆ خۆیان هیچ داهاتێکیان نییە لەسەر پاخۆیان ڕانەوەسان بەڵکوەوە ئەوە لەلایەن ئیسرائیلیەوە یارمەتیانە درێت و بەشێکی جە دەرەوە کە زۆربەی وڵاتانە هەوڵیاندا یارمەتیەکان ببڕن کاک ئەحمەد ئێوە بخۆشتان شاهدی ئاعترازات و ناڕزایەتی هێزگار زۆرن لە دەرەوەی وڵات بەرامبەر بەم شەڕە بە تایبەت بەرامبەر بە کوشتاری خەڵکی فەلەستین لە غەزە و ئەو نامەتیەوە بەسەریانە هاتووە بەڵام لە هەمان کاتا لەو ناڕزایەتیانەدا دوو لایەن زۆر سەرەکین بۆ پەرەپێدانی و بۆ ئەوەی کە هەوڵ بدەن هەموو دنیا بەلایەن ئەم مەسەلا ڕابکێشن یەکێکی لایەنی چەپە ئەوەکەی تریشێ لایەنی تۆنڕەوی ئیسلامیە و زۆر جاریش بەیەکەوە دەرەکەون ئەو مۆزوعە چۆن هەڵەسەنگێنن دەزانی ئەمەش تۆزێ ئاڵۆز بوو ئەمەش لەگەڵ جاران فەرقیە کولەن ئەم شەڕەکە حەماس دەستی پێ کرد ئەم بەشەی ئەنی حوتی ئۆکتۆبر لەوە جاهینی خستووەتە ناکۆچیشی خستووەتە ناو بەرەی چەپ و بەرەی تەنانەت بەرەی پێشکەوتن خوازیشەوە لە دنیا برای یەکێ لەو کەسانە کە حەماس کوشتی بەو شێوە دڕندانەیە تێکۆشەرێکی لایەنگری ئاشتی بوو لە نێوان فەلەستین و ئیسرائیل و براکەی لە وەختی ناشتنەکەیە لەسەر قەبران وتی سەرڕای ئەوەی کە بەسەرمان هاتووە بەڵام چارەیەکمان نییە جگە لەوە کە ئێمە ئاشتی ئیدامە بدەین و ئەمە باعث بۆ عدێ لەو ئیسرائیلیانە کە هاتوون بۆ ناشتنەکە مەراسمەکە بڕۆن تۆران وتیانەوە حەماس کوشتوویەتی تۆ خەریکی باسی ئاشتی لەگەڵەوە ناکەی ئەمە نیشان ئەدا کە چەندە وەزعەکە گۆڕاوە ئەم گۆڕانە لە ناو چەپەکانیشە تەسیری داناوە بەشێک لە چەپ ئامادە نییە تندڕەوی ئیسلامی و حەماس و ئەوانە مەحکوم بکە ئامادە نییە چونکو هەتا پێڵێ ئاخر کارەکەی حەماس ئاوە جگە لە کارەکەی حەماس هێزێکی دواکەوتووە حەماس ئەگەر دەسەڵات لە فەلەستین بەدەستەوە بگرێ کۆمەلگایەکی ئیسلامی لە نەوعی جمهوری ئیسلامیدا ئامەزێنێ بۆ فەلەستینیەکان خۆ نایکا بە بەهەشت بۆیان بۆیە جەماعەتێ لە چەپ ئەمە نابینێ بەداخەوە جەماعەتێکیان نایبینن ئەو جەماعەتەکەی ترکە ئەیان بین و تەرەفداری ئەوەن کە ئاشتی بگەڕێتەوە و جیاوازی لە بینی ئاینەکانە نەمێنێ هەر کەسێ جوولەکە بە دینی خۆی مەسیحی بە دینی خۆی مسلمان بە دینی خۆی بێدین بە بێدینی خۆی ئەمە دەنگێکە هەیە خۆشبەختانە لایەنگری هەیە خۆپیشاندانەکان گەورەترین خۆپیشاندانەکان لە لەندەن کراوە بەڵام لە وڵاتانی تری ئوروپایش ئەم خۆپیشاندانە نەکراوە بەڵام ئەزانی مشکلەکە لەکوێیە جاران کە خۆپیشاندانەکرا لە دەرەوەی جگە لەوە کە
بیرروڕای گشتی ئامادە بوو لە دەرەوەی هێزی گەورە بوو بۆ پشتیوانی کردنێک یان لانیکەم ئەگە پشتیوانی نەکردایە لە کێبڕچەی بینی خۆیانە مەسەلەن مۆسکۆ و واشنگتۆن مەسەلەن پکەن و واشنگتۆن مەسەلەن ئوروپا لەلایەک و واشنگتۆن لەلایەک باشە بەڵام ئێستا یەکەم وەکو عەرزم کردی چون دنیا بووە بە چەند جەمسەری و کێشە لە ناو وڵاتانی ئوروپایشیە پەیدا بووە وڵاتانی دەرەوەیش ئەوە لەلایەکی ترەوە شتێکە زۆر قوڵ بووەتەوە بەداخەوە دوژمنایەتیەکە لە بینی جوولەکەکان و مسلمانەکانی ئوروپا ئێستا پەیتا لە هەموو وڵاتانی ئوروپایی خەریکن نوێنەرانی جوولەکەکان دێنە سەر تەلەڤیزیۆنەکان قسێواکەن کە ناوێرن لە دەرەوە نیشانی بدەن کە جوولەکەن بەتایبەت لە فەڕەنسا ئەو وڵاتەیە کە زۆرترین ژمارەی جوولەکە و زۆرترین ژماری مسلمانی تایە لە ئوروپا لەوێ دوژمنایەتەکە ئێزگار قوڵ بووەتەوە جا ئالەم هەلوو مەرجەدا کێشانی دەیان هەزار کەس بۆ سەر کۆڵان و خیابان و شەقام بۆ ئەو بیاری خۆپیشاندانیان پێ بکەی ئەوە زۆر تەبعەن کارێکی باشە لە ئەنگری بکەی لە پشتیوانی بکەی لە تەبایی لە ئاشتی لە ڕاگررتنی شەڕ لە مەحکومکردنی تاوانەکان لە هەر لایەکەوە بێ بەڵام ئەمە وەختێک کاردانەوەی زۆری ئەبێکە لە میدیایشە پشتیوانی لێ بکرێ خەڵکانی کیشکە نایەن بۆ خۆپیشاندانەکە بڵێن بەڵێ وەڵاوایە من ئەوەی کە تۆزێ ئازارمەدا ڕاستیەکەی وەکو شەخص ئەوەیە کە لە ناو خودی ئیسرائیل و لە ناو ئیسرائیلیەکان لایەنگری لە سڵح ئەوەندە هەیە جورئەتەکەن دێن ئەڵێن بابە بەسیکەن مناڵ کوشتنە چ لەم دی و مەرزبی کوژی چ لەو بەر دی و مەرزبی کوشی کەچی لێرە لە ئوروپا منزورمەوە لە ئەمریکا و لە جێی تریش کەسانێکن کە ئەڵێن دەیجات چ بوو ئیسرائیل دیفاع لە خۆیەکە وەک پێشتر بەڵێمان کرد مەجبورە ئەو مناڵانە بکوژێ بۆیە ئومێدوارم ئەمە بە جێگایە بگا ئومێدوارم هێزێکی وا پەیدا بکە کە شەڕەکە ڕابگیرێ و من بەش بە حاڵی خۆم لایەنگری ئەو دروستکردنی دوو دەوڵەت بۆ دوو میلەتم لە ناوچەکەدا دەوڵەتی فلسطین وڵاتەکەی خۆی بدرێ ئەو جۆرەکە وەختی خۆی مەلیک فەهد وتی ساڵی 1982 ڕەجمیان کرە وەختە وتیانەوە نۆکەری ئەمپریالیزمی ئەمریکایە ئێران و نازانم وڵاتانی عەرەبی تر نیان هێشت طبعاً تەرحێکی زۆر باش نەبوو بەڵام ئێستا کە چاوی لەیەکەی تەرحێکی زۆر شۆڕژگەرانە بووە وەختە بریا قبوڵیان بکردایە بڵێ بەڵام خەریکم دێ و کۆتایی بەرنامەکەم بە تازە ئەو مۆزوعی شەر باس بکەین مەسەلەکە دانی چیە کاک ئەحمەد ئێستا چی مهمە باسی دوو دەوڵەت و نازانم ئەو شتانە ئەوە کرێ دواتر بکرێت سەرێکی ترین شت کە ئێستا ئەبێ بە تایبەتەوانەوە بۆ پشتیوانی لە غەزە دیانە سەر شەقام و ئالەوانە ئەبێت باسی چی بکرێت کۆتایی شەڕە نازانم سڵحە یاکو چوونە دەرەوەی هێزەکانی ئیسرائیلە ئەوانە بەدەستەوەترن هەتاکو ئەو شتانەی تر دەزانی من پێم وایە لەم بینەدا کە دنیا ئەوە چەند جەمسەریە و وەزعەکە خراپە تەنها کەسێکە بە بۆچوونی من زۆر ژیرانە هاتووەتە پێشەوە وێراویشیەتی گۆتێرێش سەرۆکی نەتەوە یەکگرتووەکان سەرۆکی UN ئەو جۆرەکە ئەو ئێڵێ من پێم وایە دەبێ لایەنە ئینسانی و مرۆڤایەتیەکەی بەرجەستە بکەینەوە لایەنگری ئەوە بین کە کوشتنی مناڵ بەسە کاولکردنی ماڵ بەسە ئێستا خۆشحاڵن بەوە کە دوێنێ 50,000 نەفەر بە ئاڵای سپیەوە لە شمالەوە بەرەو جنوب ڕۆیشتن لێ ئەچن بۆ کوێ ماڵی وا هەیە ماڵی 4 سەر خێزانە 5 سەر خێزانە ئەو ماڵە لە جیاتی یەک خێزانی سە 10 خێزانی تایە 50,000 تریش دەچێتە ئەوێ لەکوێ بژی کام ئاو بخواتەوە کام نان بخوا لە کام پێخەفا بخەوێ خەریکین بەرەو پاییز و پاییزیشە خەریکین بەرەو زستان ئەڕۆین بۆیە ڕاگررتنی شەڕەکە ڕاگررتنی بۆمبارانکردن ڕاگررتنی ئەوە وەلایەنگری هاوکاتی دەبێ پێشنیادێکیش بێ بۆیە منوتم دوو دەوڵەت معلومە مەسلەی دوو دەوڵەتوانە ئەبێتە مێزی دانوستاندن و لەم پایتەخت و بۆ پایتەختەوێ ئەوە جیایە بەڵام ئێستا بەڵێ پشتیوانیکردن بەڵام نەچوونە ژێر ئاڵای حەماس من ئەوم بەلاو مهمە نەچیتە ژێر ئاڵای حەماس و حیزب الله خۆپیشاندان بکەیت چونکو ئەوە کۆمەکێکە بەوان بەداخەوە
نابێ بێڵین ئەوان ئاڵای خۆیان بێنن بەڵام کەسەکانیان تەبعەن دێن و ئاڵای کۆماری ئیسلامی ئێرانیش ئەوە نییە تەلەڤیزیۆنی کۆماری ئیسلامی ئێران لە خێمانەکانی لەندەن لەگەڵ خەڵک قسە کات و ئەوانیش شعاری خۆیان دەدەن بەو تونوتیژی. بڵێ کاک ئەحمەد جان زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنامەیەدا بەڕاستی زۆریاری بە بینەراندا دەست خۆش بێ. سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو جارەی دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوات خوازم.